ئەرێ تەماشەبانێژە پەیوەندیان هەرێما کوردستانê پەیوەندیان کۆرن ڕۆژانەژی مە پەیوەندیە باوەیەکە مەیدانی دوشوپاندن گرنگیاوان پەیوەندیان گەل و چاوایە بەڕێز سەفین دزایی ئەو سەرروکی فەرمانگا پەیوەندیین دەرڤە یا حکوومەتە هەرێما کوردستانەیە کاک سەفین دە هەموو وان هەفدیتن و جivînan çil ser astê navxaya herêma Kurdistanê be çil ser astê Bexda be çil ser astê welatên deverê cîhanê be digel serek wezîrên Kurdistanê bejdar bûye. Kak Sefîn em kate baş. Helbet li zorbey ew seredananeyî heta bu kor û konferansa nêvdewletîyekan bu welatani Ewropa, welatani Kenda û bu Tirkiye bû Bexda berestan li gel serek wezîranî Kurdistan amade bûbûn. Em seredane berhemî em seredan ekirê bilên fi'len netîceyekî zor baş hebûye. مەلە زۆر سوپاس و ئەوڕۆ پیرۆزبایی لە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێزجێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرە بەڕێزەکان و خەڵکی کوردستانیش دەکەم بە بۆنەی دەست بەکاربوونی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیەم. هەموو لای دەزانن خۆشتان ئاماژەتان پێدا کە بەشێکی زۆر لە کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێک بوو کە دووچاری قەیرانی دارایی بووین و لە مەسلەی کۆرۆناش یەکێک لەو بابەتانە بوو کە بەڕاستی پەچی خست نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە سەرتاسەری جیهان کارەکان زیاتری بە ئۆنلاین و ڤەرچوەڵ دەکرا. بەڵام بەڕەغمی ئەوەش حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵەکانی خۆی بەردەوام بوو بە مەبەستی باشترکردنی ئەدای کارەکانی لە ناوەوە من باسی وەزارەتەکانی تر ناکەم بەڵام وەکو فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و پەیوەندیەکانی نێودەوڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ هەنگاوی زۆر باشی ناوە و بەڕێستان ئاماژەتان پێدا هەم لە ڕووی سەردانی شاندی پایەبەرزی وڵاتانی جیاجیا لە هەرێمی کوردستان و هەم شاندەکانی هەرێمی کوردستان چه ئاستی سەرۆکی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرە بەڕێزەکان سەردانی جیاجیایان کرد لە بە وڵاتانی جیاجیا دیداری فەرمی و بەشداریکردن لە کۆڕ و کۆڕبەندی نێودەوڵەتیەکان ئەوەی میونیخ و داڤۆس بە تەحدیدی و هەندێک چیتریش لە وڵاتانی کەنداو. دەتوانێت بگوترێت کە بڵێ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لە ئاستێکی باشدایە و هەرێمی کوردستان لە چەندین بواردا جێگەی بایەخی کۆمەلگای نێودەوڵەتیە. هەر وەک بەشێک لە عێراق بەڵام لە ڕووی سەقامگیری لە ڕووی پێکەوە ژیان لە ڕووی ئەوەی کە جێگەی حەوانەوەی سەدان هەزار کەس و میلیۆنەها کەس بووە لە ڕابردوو و ئەو ڕۆژ بە هەمان شێوە و دەرفەتی وەبەرهێنان و پەرەپێدانی ئابووری ئەوەش بوارێکی ترە کە نمونەیەکی باشە تا ڕادەیەک بەڵام دەکرێت زیاتر پەرەی پێ بدرێ و لە سەردانەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران یەکێک لەو بوارانەی کە باسی لێوەکراوە هاوکاریکردنی هەرێمی کوردستان لە پەرەپێدانی لایەنی ئابووری و فرەچەشنکردنی ئابووری و وەرگرتنی ئەزمموی وڵاتانی سەرکەوتو چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ چ لە ئەوروپا لە وڵاتانی تر بێ. دەتوانم خۆشبەختانە بڵێم بڵێ پەیوەندیەکانمان لە ئاستی باشدانا بەڵام دەکرێت باشتریش بکرێ و هەر لەو فترەی کابینەی نۆ قۆنسڵگەری ئەرمەنستان لە هەرێمی کوردستان کراوە و لەو نزیکانش قۆنسڵگەری قەتەر دەوڵەتی قەتەر دەست بەکار دەبی و بڕیاریشە ئازربایجانیش بە هەماشێوە قۆنسڵگەری خۆی لە هەرێمی کوردستان بکاتەوە و قۆنسڵگەری ئیتالیا لە قۆنسڵگەری ئاستی خۆی بەرز کردەوە بۆ قۆنسڵگەری گشتی کە چارچەوەی کارەکانی فراوانتر دەبێتن. وەلی کاک سەفین خۆتەزانانی ئەو سەردانان زۆرجار سەردانی پێوانەیی بوونانی لە کاتێکی زۆر دیاریکراوە دووبارە دەبوونەوە سەردانەکانیش بێگومان لەسەر ئاستی هەڕەم لەسەر ئاستی گوپیتکی لوتکەی پێشوازیان لە سەرۆکی وەزیرانی کوردستان دەکرا حتا وڵاتانی کەندا کە وڵاتانی گەشەکردووی بەردەوامن ئەم وڵاتانە کاریگەریان هەیە لەسەر ناوچەکە سەردان بۆ وڵاتانی ڕۆژئاوا وڵاتانی ئەوروپا هۆڵاندا بۆ نمونە بەلجیکا ئیتالیا یۆنان بێجگە لە بەشداریکردن لە کۆنفرانسی داڤۆس کە یەکێکە لە کۆنفرانسە گرنگەکانی ئابووری نەخشەڕەی ئابووری جیهان زۆرجادەوە تێدا دەنرێت بێجگە لە بەشداریکردن لە کۆنفرانسی ئەمنی مەنامە ئەوەی دووبەی حکوومەتەکان کەواتە ڕنگدانەوەی ئەم هەموو سەردانانە لەسەر چنگێتی پێشخستنی پەیوەندەکان لەگەڵ هەرێمی کوردستان زیاتر بەرجستەگردنی پێگە هەرێمی کوردستان ئەزمموی هەرێمی کوردستان بواری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بێگومان کاریگەری هەیە هەروکو خۆش ئاماژەت پێدا ینی بانگهێشکردنی شاندی هەرێم لە ئاسی جیاجیا لە بۆ بەشدارکردنی ئەو هەموو کۆڕ و کۆڕبەندە نێودەوڵەتیانە و بە شێوەی فەرمیش دیداری فەرمی هەر لە داونینگ ستریت لە بریتانیا کە ساڵی ڕابردوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەردانی بریتانیای کرد و لە ماوەی چەند ڕۆژێک جگە لە سەرۆک وەزیران لەگە 8 وەزیری ئەم وڵاتەش کۆبوونەوەی هەبوو.
و بەردەوامبوونی پەیوەندیەکانش لەگە بریتانیا بۆ نمونە لە دوای سەردانەکە بە دواداچوونی کارەکانمان کرد کە لە هەندێک بوار نەک تەنها لە ڕووی پرۆتۆکۆلیەوە بوو بەڵکو گەیشتە ئاستیەوەی کە هەندێک بوار بتوانین کاری هاوبەشیش بکەین و قونسڵگەری بریتانیا لە هەرێم ئێستا بەردەوامن لە پێشکەشکردنی خولی ڕاهێنان و خولی تر بە تایبەتی لە بۆ دادوەرە بەڕێزەکان و بە هەمان شێوە لە ئەڵمانیا بەر لە ماوەیەکی کورت سەرۆکی هەرێم پێشوازی لێکرا بەر لەوەش سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە تورکیا لە یۆنان لە وڵاتانی تر و لە وڵاتانی بێنەلۆکس لە هۆڵندا و لە بەلجیکا و هەفتەی ڕابردوو خۆم لە لوکسمبۆرگ و لە بەلجیکا و لە هۆڵندا بووم دیدارم لەگە وەزیر و وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتانە هەبوو بە هەمان شێوە لەگە یەکێتی ئەوروپاش ئەو پەیوەندیە بەهێزێک کە لەگە یەکێتی ئەوروپا هەیە ئەوەش نابێ نادیدە بگیرێ و بینیمان کە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکانی سەردانی هەرێمی کوردستانی کرد کە لە خۆتان لە بەرنامەکە و لە سەرەتا ئاماژەتان پێدا ئەو شاندانێک کە لە هەرێمی کوردستانن ئەوە هەموو وا دەگەینی بەڕاستی کە هەرێمی کوردستان ڕاستە بەشێکە لە عێراقی فێدرال بەڵام پێگەی خۆی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە و لەسەر ئەو قوارەی کە هەیە لەسەر بنەمای دەستورێکی مۆدرن لە عێراق و لە دوای 2005ەوە دامەزرایە و بەڕەغمی ئەوەی کە کەم و کوڕیمان هەیە لە هەرێمی کوردستان بەڕەغمی ئەوەی کە هەندێک گرفتمان هەیە لەگە بەغدا بەڵام ئەو قوارەیەکە کە جێی شانازی دۆستەکانمانن و پاڵپشتی دەکەن و هەمیشە وڵاتانی دۆست باس لەوە دەکەن کە حکوومەتێکی بەهێزی هەرێمی کوردستان مەبەستیانە بێتەکایەوە و هاوکاریش بوونە بەڕاستی و هەروەکو دەزانن لە ڕیفۆرمی وەزارەتی پێشمەرگە ڕۆلی هەندێک لە وڵاتە دۆستانە ڕۆلێکی بەرچاوە. بەڵێ کاکسە فینالبەتە گەمە باسی ناوخی هەرێمی کوردستان بکەین بەدەیان کونسولخانەیە وڵاتان لە هەرێمی کوردستان هەنە ئەو وڵاتانەش کە کونسولخانەیان هەیە وڵاتی پێشکەوتوی جیهانن چه وڵاتانی ڕۆژاوا چه وڵاتانی ناوچەکە هەر پێنج ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کونسولخانەیە لە هەولێر هەیە و بە شێوەیەکی فراوان ئەرکوی کارێکردنی خۆیان بەڕێوە بن پێشگە لە هەبوونی نەتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئەوروپا و کۆمەڵێک ڕێکخراوی کاریگەری نێودەوڵەتی ئەمە تا چەند کاریگەری هەبووە بۆی زیاتر هەرێمی کوردستان بتوانێت گەشە بە پەیوەندیەکانی خۆی بدات. بێگومان ئەو کاریگەری هەیە چونکە گە تەمەشا بکەی لە هەموو وڵاتێک ئەو بەپێی ئەو پەیوەندیانەی دیبلۆماسی کە هەیتیان شتێکی ئاساییە قۆنسڵگەری لە شارێک دوو شار هەبێتن و مەرجیش نییە هەموو قۆنسڵگەریەکی لێ هەبێتن تەنها بە مەبەستی هەبوونی هاونیشتمانیانی خۆیان لە شوێنێکی دیاریکرا و جگە لە پایتەخت کە باڵێزخانەی لێ هەبیتن و لە شارێک یا دوو شار دەکرێت قونسڵخانەشیان هەبی بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو ژمارە زۆرێک کە خۆت ئاماژت پێدا بڵێ ئەوە جێی سەرنجە و نەکتەنها لە ڕووی کاری ئابووری و کەلتوری بەڵکو کاری سیاسیشە بەبەست دروستکردنی پەیوەندی سیاسیە لە نێوان هەرێمی کوردستان و ئەو وڵاتانەی کە قونسڵگەریەکانیان لە هەرێمی کوردستانن و ئێستا 6 وڵاتی عەرەبی و ئەوەی قەتەریش کە لەم زوانە دەست بەکار دەبێت 7 وڵاتی عەرەبی کە قونسڵگەریان لە هەرێمی کوردستان هەیە و ئەوەش بۆ ئێمە کورد بەڕاستی زۆر گرنگە کە وڵاتانی عەرەبی کە جاران ممکنە دیدێکی نادروستیان لەسەر شۆڕشەکانی کوردستان هەبوو ئەوڕۆ بە خۆشحاڵیەوە دەتوان بڵێن پەیوەندێکی پتە لەگە وڵاتانە هەیە و دیدێکی دروستتر بەرامبەر هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان دەبینن و ئەوەش هەبوونی ئەو قونسڵگەریانەیە کە ڕاستەخۆ دەتوانن بارودۆخی هەرێمی کوردستان پێشوەچۆکان و لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی کەلتوری فەرهەنگیەوە ڕاستەخۆ بگۆزنەوە وڵاتەکانی خۆیان و کە دەگاتە دەستی خاوەن بڕیاردەرەکان ئەوەش پردێکە لە نێوان ئێمە و ئەو وڵاتانە نەک تەنها وڵاتانی عەرەبی بەڵکو وڵاتانی دراوسێ وەکو ئێرانە تورکیایە و بگرە چین و ژاپۆن و کۆریا و بگرە لە ئەوروپا و ئەمریکاش بە هەمان شێوە بەڵێکەوەتا لە زۆربەی کشوەرەکانی جیهان وڵاتە کاریگەریەکان کونسڵخانەیە لە هەولێر هەیە بەڵێ کەلمە باسی سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێ بنمونە بوو تورکیا وڵاتێکی گرنگی ناوچەکە سێ کشوەری جیهان پێکەوە گرێ دەدات خۆت دەزانی پەیوەندیەکی ئابووری بەهێزی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا هەیە لە سەردەمی کابینەکە دوو جار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بازانی چوتە تورکیا سەرکوماری تورکیا بینیوە لەگەڵ ئێران پەیوەندیەکان هەیە ئێران دوو کونسڵخانە لە هەرێمی کوردستان هەیە بێژگە لە وڵاتانی کەندا و کەتو باست کرد کە واتە ئەو پەیوەندیە بەهێزە لەگەڵ وڵاتانی ناوچەکە کە هەتانە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کاریگەریان پەیوەندیەکی
ڕاستە لە گەوڵاتانی دراوسێ شتێکی حتمیە ینی ئەمە هاوسێ یەکترین و سنوورێکی درێژمان هەیە بەیەکەوە کۆمەڵک شت لە یەکمان کۆ دەکاتەوە جگەل لە حەجمی ئابووری و ئاڵوگۆڕی بازرگانی لەگە تورکیا لەگە ئێران کە لەگە هەردوو وڵات لە سەروی 10 میلیارد دۆلارە و سنوورێکی دوور و درێژمان هەیە لە ڕووی ئەمنی لە ڕووی ئاسایش لە ڕووی کەلتوریەوە لە هەردوو لە وڵاتانە خوشک و برا کوردەکانمان لەوێ دەژین و کۆمەڵک هۆکاری تریش هەیە بەڕاستی کە کۆمان دەکاتەوە کە پێویستە لە بۆ سەقامگیری ناوچەکە لە ڕووی پەرەپێدانی ئابووری فەرهەنگی و پێکەوە ژیانی ئاشتیانە بەیەکەوە پەیوەندی دۆستانە و تەبایی و برایەتیمان لەگە وڵاتانە هەبی و قۆنسڵگەریەکانیش ڕۆڵی خۆیان هەبوو هەرچەندە ئەو پەیوەندیانەی لەگە ئێران و تورکیا ئەوەی لەگە تورکیا لە سەرەتای نەوەتەکان لە کاتی دوای سەرهەڵدانی هەرێمی کوردستان دروست بوو بەڵام ئەوەی لەگە ئێران دەمێکە زۆر زووتر و زیاتریشە بەتایبەتی لە کاتی تنگانە لە کاتی نەهامەتیەکان ئەو وڵاتانە دەرگایان بەرە و هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان کراوە بووە و ئەوە وەکو دیرۆکێکە و مێژوویەکە و حاشە هەڵنەگرە بۆیە هەبوونی پەیوەندی دۆستانە و دیبلۆماسی لە ئاستی حکوومەت ضروریە بەڵام لەوەش گرنگتر پێویستە لە ئاستی کۆمەلگا ئەو پەیوەندیانە دروستبیتن ئەوەی کە ئەو مەترسیانەی لە ڕابردوو هەبووە بەرامبەر خەڵکی کوردستان بەرامبەر تموحی خەڵکی کوردستان و داهاتوی خەڵکی کوردستان بڕەوێتەوە. ولی گایسە بین البته ئەمە ئەم بابەتێکی فراوانە لە هەبوونیا وڵاتانە لە ڕووی کەلتوری لە ڕووی خواندنەوە لە کوردستانە ئەمە ئەکرێ لە فرسێکی دیکە زیاتر باس بکەین بڕێز سەفین دزەی سەرروکی فەرمانگا پەیوەندیان دەربەیە حکوومەت هەرێما کوردستانی سوپاس کاکی سەفین ڕۆژێکی خۆش.